دەمێک بە وسعەتی کورسی کەرم کە پێم ئەی ڕەب زمانی پێوە ڕوابێ بەقەد هەموو کەوکەب لە عمری نوحەوە تەوفیقی تۆ بکە ئیمداد لە بەحری شکرەوە یەک قەترە بێن مەسەلەب. سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەرانی خۆشەویستی بەرنامەی بەفەڕ لە هەر کوێیەکەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێت. تەمەنای ژیانێکی پڕلا سوودەوی کامەرانیتان بۆ خوازم. سپاس و ستایش بۆ خوای گەورە کە جارێکی تر عمری ئەمانەتی پێبەخشین لە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست دابم. درود و سڵاو و میهرەبانی خوا بڕژێ بەسەر گیانی پاکی پێشەوای موسڵمانان و سەرقافڵەی هەموو پێغەمبەران، نوری چاومان و سەرمەشق و پێشەوای دنیا و قیامەتمان حەزرەتی محەممەدی کوڕی عەبدوڵڵاه صلی الله عليه وسلم. هەروەها خۆشی و ئاسوودەی و کامەرانی سەر لەبەری ژیانی ئەوەی عزیز و خۆشەویست بگرێتەوە. خۆشحاڵم لاڵقەیەکی نوێی بەرنامەی بەفەڕ بە دیداری ئەوەی عزیز و خۆشەویست شاد دەمەوە. بەرپرسیارەتی ئافرەت لە بانگەوازی ئیسلامیدا دەکەمە تەوەری ئەمڕۆی بەرنامەی بەفەڕ. ئایا ئافرەتی موسڵمان وەکو تەواوکاری پیاو یا وەکو نیوەی کۆمەڵگە چۆنە لە بەرپرسیارەتەکەی کامێ لە بانگەوازی ئیسلامیدا بەتایبەت بە سوود وەرگرتن لە ئەرک و بەرپرسیارەتی هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەتایبەت ئەو ئافرەتە بەڕێزانەی کە لە مەیدانی بانگەواز و جیهاددا هەمیشە توانیویانە ببنە سەرقافڵە و پێشەنگی ئافرەتانی دوای خۆیان. بۆ مەبەستا میوانداری زۆر بەڕێز خاتو ئامینە سدیق عەبدولعەزیز هەم نووسەر و هەم بانخوازی ئیسلامی کردەوە. خاتو ئامینە زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ ئێوەشمان دەرفێت. سەرەتا ئایا با لەوە بپرسم بانگەواز و ئەرکی بانگەوازکردن بۆ پەیامی خوا و بۆ ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەنها خراوەتە سەر شانی پیا و ئافرەت لەم ئەرک و بەرپرسیارەتە بێبەش و بێبەریە یام ئەوە خۆمانین کەوامان کردووە ئافرەت دوور بکەوێتەوە لەم ئەرکەی کە پێویستە جارێکی تر بە دڵسۆزان لێی بنەوێت و ببێتەوە بە بانگەوازێ بۆ پەیامی خوا. بسم الله الرحمن الرحیم. ئەرکی بانگەواز وەکو هەموو ئەرکەکانی تری ئیسلامی پیا و ژن تایە بەشدارە. وەکو عولەماشە فەرموون هەموو ئەو ئەرکانەی کە خراوەتە سەر ئینسانیەت لە ئاینی ئیسلامە پیا و ژن تایە بە هاوسانی تایە بەشدارن. کاتێکە خوای گەورەش داوای داواکە داوای بانگەوازەکە لە مرۆڤ لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەردووکیان داواکە. هەروەها کە فەرمێ ومن ئەحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا ئەو وەمەنە بۆ ژنیش و بۆ پیاوی شەگەڕێتەوە چێ لەوانە باشترە بێکەوە باشترین قسە بکات کە داوە بکات بۆ لای خوای گەورە و خەڵکمان کاتەوە بۆ سەر ڕێگەی خوا. ئەمە لە سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ژنانی سەحابە لە سەردەمی پێغەمبەری خوا زۆر بەڕوونی ئەمەمان بۆ دەرکەوتووە. چونکە هەر لە بیدایەتی داوەوە هەر لە بیدایەتی یەکەم هەنگاوی پێغەمبەرایەتی کە هاتەوە بۆ لای بۆ ماڵەوە خوای گەورە محەممەدی کردە پێغەمبەر یەکسەر لای خەدیجە باسی کرد و یەکەم کەسیش کە باوەڕی پێێنا خەدیجە بوو ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. هەر لەو دەقەیەوە خەدیجە وەکو پاڵپشتێک بۆ بانگەوازی ئیسلامی کەوتە ناو کاری ئیسلامیەوە بە خۆی و بە ماڵ و بە دەنگ و بە هەموو هەوڵ و کۆشەکانی پشتیوانێکی زۆر گەورە بوو بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و بۆ بانگەوازەکەش. لە مەترسیدری ترین کاتە کە دوژمنانی ئیسلام و دوژمنانیان بانگەوازە تازەیە هەموو کەسێکیانە خستە ژێر لێپرسینەوە و لێدان و ئەشکەنجەوە ژنان و پیاوان بە یەکەوتیایە بەشدار بوون. ئافرەتانمان هەبووە تەزحیەوە کە یەکەم خوێنێک ڕژا بێت لە پێناوی ئەم ئیسلامە ئافرەتێک بە گیانی خۆی دیفاعی لەم ئیسلامە کردو دیفاعی لە بانگەوازی ئیسلامی کردووە. پێغەمبەری خوا هەر لە یەکەم هەنگاوە ژنان و پیاوانی لە ماڵەکەی ئەرقەمی کوڕی بەرقەمە کە ماڵێکی بچووک بوو لەویا کۆیەکردنەوە و بە یەکەوە ئیسلامی فێرەکردن و ئەوانیش بە یەکەوە ئیسلامیان بەسەر خەڵکە وەکو نیعمەتێکی زۆر گەورە دابەشە کرد و خەڵکی زۆریش هاتە پێشەوە. هەر وەکو بڵێ دیقەتێک تێبینیەک لە داوای پێغەمبەرانە عەلەیهیم الصەلاة وەسەلام ئێمە خوای گەورە لە قورئانە چەند نمونەیەکی بۆ باس کردوین. دیارە لە وەکو بڵێ مێژووی مرۆڤایەتیە مێژووی پێغەمبەرایەتیە لە سەر زەویە خوای گەورە چەند نمونەی باس کرد بێت جێگەی بایەخی ئێمەش بێت. مثلەن باسی داوای نوح پێغەمبەری کردووە، باسی داوای لوط پێغەمبەری کردووە، باسی داوای پێغەمبەرانی تری کردووە. ئەبینین خەڵکێک کەم شوێنی کەوتون. نمونەیش لیا بۆمان باسەکە خوای گەورە کە ژنی نوح و ژنی لوط هەردووکیان بێ باوەڕ بوون بە داوەکە. بۆیە ئەبینی پشتوپەنایەکی گەورەیان نەبووە لەلایەن ئافرەتان و بۆ داوەکە ئەبینی داوەکەیان لاواز بووە کەس بووە با پێغەمبەریش بوو بن با پشتوپەنایشیان لە خوای گەورە وەرگرت بە چونکە ئەم دنیاە خوای گەورە سنەتە کەونیەکانی وەکو بڵێ
سیستەماتیک کردووە پێویستە بەو هۆکارانەی کە ئەگرێتە بەر بۆ سەرکەوتنی هەر داوەیەک پێویستە هۆکارەکان هەمووی دەست پێوە بگیرە و جێبەجێ بکرێ ئەو ملاحەزەی کەوا ئەکرێ لە داوای پێغەمبەرانە کەسیان بۆچی نەیانتوانی لە ماوەیەکی زۆر کورتە داواکە بگەێنن زۆر ناجح بن دژایەتیشیان زۆر کراوە داوای پێغەمبەری خوا بۆ سەلام نوح بە 950 ساڵەوە نەیتوانی 23 ساڵی پێغەمبەری خوا داواکەی گەیان دەکوێت دەوڵەتەکەی گەیان دەکوێت مامۆستا ئامینە ئەو قسەی کە هەیە دەڵێ لە پشت هەموو پیاوێکی مەزنەوە ئافرەتێکی مەزنەیە بۆ داوای پێغەمبەرانیش دەزەدا و شتێکی دروستە کە بوونی ئافرەتێکی پۆڵاینی وەکو خەدیجە هۆکاری سەرکەوتنی بانگەواز و هۆکارێک بوو بۆەوەی کە خوای گەورە کردووە وەسیلە هۆکارێک بۆەوەی کە بانگەوازەکە سەرکەوتووتر بێت بەتەئکید یعنی وایە ئەم خوای گەورە ژن و پیاوی وەکو یەک دروست نەکردووە هەردووکیان تەواوکاری یەکترین لە هەر ئیشێکە هەردووکیان هاوکار نەبوون هاوپیشە نەبوون هاو خەم نەبوون ئیشەکە سەر ناکرێت هەر یعنی ئەو لەقطەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە غاری حەرا گەڕێتەوە جوبرەیل لە ئاسمانە بانگی کردو شتێکی زۆر تازەیە و لەشی لەرز دایگرتووە و خوای گەورە بە مزەممیل و مدەثیر ناوێ بە هاتۆتە ماڵ و یەکسەر خۆی داپۆشیوە قسەکانی خەدیجە ئالەوێ حەقە یعنی حەقە بکرێتە یعنی شتێکی زۆر گەورە لە ناو مجتەمەعە باز بکرێت خەدیجە چ گەرم و گوڕیەکی داوە بە دڵی پێغەمبەری خوا چ ئارامێکی پێداوەڵێ هەموزاگیان تۆ کەسێکی یان هەتا لەفزی بانکردنەکەی ئارامکردنەوەیە تۆ کەسێکی سیلە ڕەحم جێبەجێەکەی یارمەتی کەسی نەتوانە دەی باشە تعین على نوائب الحق محاولاكي دائما حق سر خيت إن جاء أم سيري خديجة كان مثلا هل لو تمنا لو كاتاكا دينيش فتريكي زورا نماوة أما دلالتك هذا سر قوي عقلي خديجة عليه تو بمصفاتنا لا يخزيك الله أبدا خوا كسيوا سر شورناكا كسيوا دزلي برنادا كواتا أما خوا بوي ناردوي بلام حسب بچين ولا يورقش هرام يكاتو إباب ولا يورقش چونك ورقة لو كاتا كسيكا لدينكاني بيشخوي زور شارزايا وكو بوشمانە گێڕنەوە لە سنە کە لە کتێبە کۆنەکان زۆر نووسیوێتی یعنی کەسێکی نووسەر بووە لە کتێبە کۆنەکان هێناوێت و تەفسیری زۆری کردووە ئەزانێت کە ئەمە ئەتوانێت قسەی حەقی بۆ بکە ئیباب وەلای ئەو کە ئیباب وەلای ئەو پێڵێ ئەڵێمە شتێکی ئاوای بینیوە ئەم برازای خۆت شتێکی ئاوای بینیوە پێمان بڵێ بزانێت چیە ئەویش تەئکید دەکاتەوە بۆ پێغەمبەری خوا کە ئەوە ناموس الئەکبەرە ناموس الئەکبەر مەبەستی پێی جوبرائیلە لە کتێبە کۆنەکانە بە ناموس الئەکبەر ناوی براوە يعني أم پشتیوانی خديجة بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ داوای پێغەمبەری خوا يعني شتێکی زۆر گەورەیە کەسێکیش دوای ئەم قسانە بە ورەیەکی بەقووەتەوە تا پێغەمبەری خوا گەر فترەی وحی فترەیەک لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەبڕێت چونکە وحی دابەزینی وحی تۆزە قرس بۆ لەسەر شانی پێغەمبەری خوا اتصالی دوو جنسی جیاواز نورانی لەگەڵ ئینسانات تۆزە قرس بۆیە وەکو بەشمانە گێڕنەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم عرەقی دەرکردووە و ناوچاوی پیرۆزی لە ڕۆژی زۆر ساردیشە وەکو مرواردن کە مرواری عرەقی پێ هاتۆتە خوارەوە بۆ ئەوەی کە بە شەوقێکی زۆرە وەکو بڵێ چاوەڕێی ئەو هینە بکات ئەو وحیە بکات ئیتر لەسەر شانی ئاسانە بێت لەو فترە دایکمان خەدیجە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ بە قسە شیرینەکانی بە عەقڵە فراوانەکەی پشتیوانی لە پێغەمبەری خوا کرد پێغەمبەری خواش چاوەڕێی وحیە کرد ئەوە بێ کچەکانیشی بە هەمان شێوە ئەکاتە پشتیوانێکی زۆری پێغەمبەری خوا لە کاتێکە کە پێغەمبەری خوا لەناو خەڵکە و وەرگۆڕی خۆڵەی حەیوانەکەن بەسەریا فاتمە چێت پەلامارەیە و لەو تەمەنەکەمە سەری باو کێشوە و یعنی خۆیشی و کچەکانیشی پشت و پەنایەکی گەورەی پێغەمبەری خوا بوون ئافرەتان کچی ئەبوبەکر پشت و پەنای باوکی و پێغەمبەری خوایە لە کاتی هیجرەتە کە ئێستا لەمانی هیجرەتە ئاژین ڕۆڵێکی زۆر گەورەیان هەبوو لە سەرکەوتنی هیجرەتی پێغەمبەری خوا هەم بە تەمویهی بێباوەڕان بە شوێنەکەیان هەم بە یارمەتیدانیان بۆمانەوە ئەو سێ ڕۆژە لەو شوێنە تا ئەوان بێ ئەمەلە بن هەم بە هێنانی خەبەری سەلامەتیان هەم بەوەی کە ئەسما باوکی بێدەنگەکە باپیری بێدەنگەکە بۆی کەوا باوکم شتی بۆ بەجێهێشتوون و خەمن نەبێ و خەمیەوەمە خۆمێکە بەهەرە یعنی ژنان لە کاتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر بێت و سێری ئەو سیرەیە بکەین بەڕاستی پشت و پەنایەکی زۆر گەورە بوون بە بۆنەی ئەوانیشۆ دەعوە زۆر بڵاو بۆ تۆ هەتا هینە فەرموێ عەباسی مامی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم
کە یەکێ بۆ لە گەورە پیاوانی مەکە قسە ڕۆیشتوو بووە، پیاوێکی بە تونوتیژیش بووە. بۆیە ئیبن عەباسە فەرمێ من و دایکم کاتێکە خوای گەورە فەرمانی هیجرەتی دەرکرد، من و دایکم ئالەوە نەبووین کە نەحیلەمان هەبوو نەتوانات، چونکە باوکی تونوتیش بۆ بەسەریانەوە بووە، کەسیش نەبوو لەگەڵیانە بڵێ هیجرەت بکەن. من و دایکم لەوانە بووین، یعنی ئیمانیان هێناوە لە ماڵی کەسێکی ئاوا توانیوێتی مناڵەکەی خۆیشی لەسەر ئەو دینە پەروەردە بکە. بڵێن دایکی ئیبن عەباس دوای ئەو کەڵە پیاوێشی لێ دەرچوو. کەواتە یعنی ئەم ئیسلامە بەڕاستی دوو دەستی هەیە. بەم دوو دەستە ئەگەر ئیش نەکە داوەکە نەگەێنێتەوە، داوەکەی زۆر باشە. مامۆستا بەدەر لە دوای سەردەمی زێڕینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە گەیاندنی زانست و زانیاری حتا دەگوترێت عایشە ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی باوکی بێت دوای 40 ساڵ لە مردنی پێغەمبەری خوش ئەم دینەی ئەگەیاند لە ڕێی زانستەوە. ئیمامی شافعی دەفەرمێ من زۆری مامۆستاکانم ئافرەت بوون، ینی ئافرەتمان هەبووە دەرزی بە 500 لە تابعینی ئەم ئومەتە وتووە. مەبەستمە لە بواری زانست و زانیاریە ڕۆڵی ئافرەت چی بووە لە گەیاندنەوەی جارێکی تری پەیامی پیرۆزی ئیسلام و فەرموودە و سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. هەر لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خەزانەکانی پێغەمبەری خوا کە خوای گەورە هات بە فەرمان وەذکورن ما یوتلا فی بیوتیکن، ئەوەی کە لە ماڵەکانی ئێوە دابەزێ لە قورئاندا ئەبەزێ لە حکمە کە سنەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم ئێوە ئەیبینین و لەگەڵ پێغەمبەری خوا ژیانتان کردووە ڕێک کەس وەکو ژن پیاوی خۆی ناناسێ، وەکو چۆن هەر کەسیش وەکو پیاو ژنی خۆی ناناسێ. ئەمە ژنانی پێغەمبەری خۆیان بە کامڵی ناسیوە. ئەوە باسکەن بۆ خەڵکی، کەواتە فەرمانە گەیاندنی ئەم دینە لە ڕێگەی ژنانە ئەوەی کەوا بینیوانە بیگەێنن. دایکمان عایشە وەکو ئیمامی عەلی فەرمێ کە ئێستا زۆر بەداخۆکو دوو دژ سیرەکرێن، بەو شێوە نەبووە گەر ئێمە سەیری سیرە بکەین. ئەو وەسفەی ئیمامی عەلی عایشەیەکە کە فەرمێ لە هەر شتێکە پرسیار لە عایشە بکرا عیلمی لابوو. علمی فەرایز کە ئێستا زۆرێک لە زانایان نایزانن، هەر بەڕاستیەوەی کە بە ناوی زانایە بەدەگمەن هەیە علمی فەرایز بە تەواوەتی بزانێ. ئەفەرمێ ئیشکالێکمان بۆ دروست بووە پرسیارمان لە دایکمان عایشە کرد لە فەرایزە، لە شیعرە، لە نەسەبا، چونکە علمی نەسەبیشی لە باوکی وەرگرت بوو کە باوکی زۆر کەسێکی ئەوە بوو نەسەب ناز بوو. ئەمانە لە تەفسیرە لە ئەحکامە. هەر لە سەردەمی دایکمان عایشە چەند حکمێک دراوە دەربارەی ئافرەت، دایکمان عایشەڵی وەشانەتەوە بۆ چونکە علمی بە بابەتەکە هەبووە، قسەی خواردوێتی ڕەئی هەبووە، دەرسی وتۆ تۆ ئومو سەلەمە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەرسی وتۆ تۆ علمی گەیاندووە. هەر لە ناو ئافرەتانی سەحابە شورێکی ئەسەدی بە هەمان شێوە خۆی یەکلایی کردبوو بۆ داوە ئافرەتەکەی بەنی دینار کە تا ئێمە ئێستش ناوی نازانین، بەڵام وەکو بۆمانە گێڕنەوەفن ئافرەتێک لە بەنی دینارە بێت چەند ئافرەتی هەڵکەوتەی زۆر بەتوانای وا هەبوو بێ کە ئەڵێ لە شەڕی ئوحدا باوکی و براکەی و مێردەکەی تیاچوو بوون. بڕۆ ئافرەتێکی ئێستا تاقی کەرەوە بەو حاڵەتە. لەو حاڵەتا سێ خەبەری وای بۆ بێت ئەگەر خەمی دینەکەی لا نەبێ، خەمی کوژانەوەی دینەکەی لا نەبێ، هاوارەکە ئەڵێ بەس پێغەمبەری خوان پێ پیشان بن. پێغەمبەری خوا چۆنە؟ وتیان باشە پێم پیشان بن. کاتێککە پیشانەیەن ئەڵێ كل مصيبة بعدك جلل. قوەتی ئیمان یعنی قوەتی خەمی دین هەموو مصیبەتێ بەس دوای مانی تۆ جەلە لە ئاسانە. کەواتە ئافرەتانی سەحابە خەمی دینیان هەڵگرت بوو، خەمی گەیاندن و تەکمیلەکردنی دینیان هەڵگرت بوو، بۆیە هەموو مصیبەتێکی کیان بەلاوە ئاسان بوو. ئێمە خۆمان قیاسکەین بە ئافرەتانی سەحابە، هەر بەڕاستی لەوە چ لە قیامەتە ینی ڕووزەردێکی زۆر بێ بە سەرمانە. بەڕاستی ئایا چەند لە ئافرەتان هەیە وەکو ئافرەتەی بەنی دینار خەمیم دینەی هەڵگرت بێ، خەمی گەیاندنیم دینەی هەڵگرت بێ؟ یا وەکو دایکمان عایشە دابنیشێ بەردەوام خەریکی وتنەوەی ئەم علم و ئەم دینە بێت و خەریکی وەکو ئوم المەساکین خەریکی کاری خێرخوازی بێت. ئافرەتانی ئێستا زۆر بەداخۆ بە هەزارەها بە دوای مۆدیل کەوتن و بە دوای جوانی و بە دوای خۆڕازانەوە کە ئەمیش هەمووی سەرابە. بەڕاستی یان لە دوای ئەو گەڕانە و خۆجوانکردن و خۆڕازانەوە و پەنا بەخوا خۆ بە کاڵاکردن چیان دەسەکەوێ؟ سەرابە. یعنی کە ئەگەنە سەری ئەزانن ئەم پیریە عیلاجی نییە. بەڕاستی کە چرچ هات و سەری سپی هات و بە هیچ شتێ عیلاج ناکرێت.
لێرە ڕایەکێشی لە یعنی هەر بەڕاستی نییە سەرابە ینی خوشکینە خەمی دین زۆر زەڕوریە ماڵی گرین ئەوەنە نازانین قیامەت هات وەکو مەحویە فەرمێ بە ئاوی تێگەیشتین ئێمە دنیا هەر سەرابێ هەموو ئەشتن بە خنکان و لە وشکی شەمەلەی مەخلوق بە تاکید وایە زۆر باشە مامۆستامینە مەلای گەورەی کۆیە بە ڕەحمەت بێت لە تەفسیرەکە باسیەوەکە کە 6 پشتی لە باو باپیری و هەمووی مەلا بوون و چرای ئەم دینیان هەڵگرتووە بەس ئەفەرمێ خوایە داوات لێ یەکەم ئەم سیلسیلە و زنجیری عیلم و زانست وەرگرتنەمان لە فاروق و مەسعودی کوڕیشمە نەپچڕێ و هەر بەردەوام بێ بەڵام بێگومان پچڕا ئەم بەرپرسیارەتی ئافرەت لە بانگەوازی ئیسلامی و گەیاندنی زانست و زانیاری ئەم دینە لەکوێ پچڕا بوونەکە ئێستا جەنابەت بەم شێوە ئەوە سەروەری ژنانی سەحابە و تابعین بووە و لە ئێستاشا خەڵک ئەوەندەی بە دیار مۆدێلگەرایی و ڕواڵەت پەرستی و زنجیرە دراماکانەوە دانیشتووە لەوەی هەر بیرێکیش لای پەروەردەی خودی مناڵەکەی خۆی نەبێت چجاوێک کە بچێتە کۆمەڵگە و بانگەواز بکە بۆ پەیامی خوا لەکوێ پچڕا و دوایش باز لە هۆکاری پچڕانەکە ئەکەین وڵی هەر ئەتوانم بڵێم لە دوای سەردەمی خولەفای ڕاشیدونە پچڕا زۆر بەداخۆ هەیە مەسەن کەسێکی وەکو ئیبن عەساکر کاڵە 80 لە مامۆستاکانم ئافرەت بووە باشە زۆرێک لە زانایانی کە ئافرەت هەبوون بەس لە دوای سەردەمی خولەفای ڕاشیدینۆ کەس بوو بە هەندێ بیان و هەر بەڕاستی یعنی زۆر جێگەی داخە بە هەندێ بیان و کە لە ئیسلامە جێگەی نابێت و زۆریش زەق کراوەت و کراوە بە ئیسلامیش بە بیان و ئێوەی کە ئافرەت لە ماڵەوە بێ باشترە خزمەتی مناڵەکانی کا باشترە داوە بەجێ بێڵن مەسەن بۆ پیاوان و پیاوان زۆر حالەیەکی ئەحلامی بە جواردەوری خۆیانە دائیمان و طبیعەتە دروستەکەن ئافرەتانیان ئۆخ یعنی لە غەریزەی پیاوە هەیە کە ئافرەت زۆرتر لە ماڵەوە بێ بە هەموو دینەکان وەکو غەریزەی پیاو لە هەموو دینەکان لە هەموو شوێنەکان ئەوە هەیە یعنی کە حەزەکە لای بدا لە بڵێن کاروباری دەرەوە لە ناو مسلمانەکانیشە بە تاکید لە سەردەمانێکە کە مەسەن لەوە چه هەستێکیان کردبێت کە پێویست ناکە عولەمای زۆر هەن هەتا لای خۆشمان لە هەشتاکانیان و آخر ئێمە لە بیدایەتە کە چوینە مزگەوتەکان و دەرس و دۆرمانە خوێندەمان و تۆ چەند جار بەگوێ خۆمان چووە باشەمە ئافرەت بێ بە ئاگریش کوێ سووتێنە چی پێ ئەکرێ بۆ دانانیشن بۆ مامۆسای پیاو کەمە دەگوێ بۆ ئەوانە بگرن ناڕوات ئەم دینە ناڕۆت ئەگەر هەردووکیان ئیشی بۆ نەکەن واجبیش ناکەوێت لە سەرشانی ئافرەت بە هیچ شێوەیەک هەتا ئەو کاتێک کە ئەمرێ واجبی گەیاندنی داوە لەسەر مسلمانانە قسەیەکیش هەیە لە ناو زانایانە کراوەڵە ئێمە دوای فترەی سەردەمی پێغەمبەر و خولەفای ڕاشیدین خەڵک زۆر حەزی ناکرد زانست لە ئافرەتان وەرگریان وای لێ هاتبوو چی بکە یعنی ئایا طبیعەتی پیاوە ئەمەی دروست کردووە وای بە مەسلحەت زانیوە بەڵام بە تاکید مەسلحەت خۆ پێغەمبەری خوای زانن ئەم ئیشەش ناڕابەڕێەوە هەتا ئێستا بڕۆ سێر بکە دیراسەی حیزبەکان بکە بە عیلمانی و ئیسلامیەوە بە عیلمانی و ئیسلامیەوە دیراسەیان بکە هەر حیزبێک پیا و ژن تایە بەیەکەوە شانیان دابێتە بەر ئەرکی گەیاندنی حیزبەکەیان بانگەشە بۆ حیزبەکەیان ئەوەیان زۆر بەربڵاوە زۆر تۆکمەترە هەر حیزبێکیش ئافرەتانیان وەلا نابێت چونکە ئافرەتانی وەلا ناو ئافرەتانیش بە تاکید دەگەر خەریکی نەکەی بە چاکە و خۆی خەریک نەکا بە چاکە و خەریکە بێ بەشتی خراپەوە وانە مەشغوڵە بە بەشتی لاوەکیەوە چونکە مەعەقڵە ئەمە ئینسانە توانای تایە خولیای هەیە خولیاکانی لە جیاتیەوەی بە ئیتیجایەکی باشا بڕۆ بە ئیتیجایەکی لا ڕێیاڕۆ کێشە مناڵانە پەروەرداکە ئەم ئافرەتانەیە کەواتە هەتا ئەم ئافرەتانە نێنۆ ناو مشتەمە و چاکە و خراپی مشتەماکە نەزانن و داوای کامل نەکەن جیلی داهاتوش بەرەو خراپترە ڕوات خوا پەنامان بە هۆکاری نەمان یا کاڵبوونەوەی بەرپرسیارەتی ئافرەت لە بانگەوازی ئیسلامی و گەیاندنەوەی ئەم پەیامە بە جیلەکانی دواتەنان بە منداڵەکانی خۆی بە گەڕەکەی خۆی بۆ چیە گەڕێتەوە بۆچی ئافرەتی ئێمە بە جۆرێ لە جۆرەکان خەمساردە بە جۆرە جۆرەکان ناموبالاتانە سەیری ئەم بانگەوازەکە و پێی وایە نازانم ئەوەیە کە پیا و بۆ خۆی پچڕیەوە پێی وایە هەرە بێ خۆی ئەم بارە هەڵگرێ یام ئافرەت بۆچی ئەم مەیدانەی بۆ پیاویش بەو شێوەیە چۆڵ کردووە وڵای خەتاکە لەسەر هەردووچانە خەتا لەسەر پیاویشە و ئافرەتیشە یەکەم ئافرەت ئەولەویەت لە ناخی ئافرەتا ماڵە خێزانەکەی خۆیەتی کاتێک کە سەیرەکات
پیاوان زۆرتر بەلای ئافرەتی جوان و مەسەلەن مناڵ و ئەوە ئەڕوانێ کە سەیرەکان ناتوانێت چاوی پیاوەکە و دڵی پیاوەکەی تێرکە ئەگەڕێ بە دوای ئەو وەسیلانات چۆن بتوانێت ماڵێک بۆ خۆی تەمکین کاکە ئیستیقرارێتی هەبێ باشە کەواتە لایەک لە بەرپرسیارەتەکەوێتە سەرشانی پیاوانی مسلمان پێویستە هەستی دامەزراوی و هەستی ئیستیقرارێت بۆ ژنەکەیان دروست بکەن کە تۆ شاژنی ئەم ماڵیت بۆ هیچ ڕۆژێ لە ڕۆژان ئەم ماڵە لە تۆ وەرناگیرێتەوە شەریکیشە نابێت لەم ماڵە کە خۆت هەتە باشە ئەم هەستی ئیستیقرارێتە وا لە ئافرەتەکە ئەکا ئەو جا لا بکاتەوە بە تاکی دەگەر خواناز بێ لا بکاتەوە بەلای ئەرکەکانی تری دینیە کەواتە ئەبێت لەم لایەنەوە ئتمێنان بدرێ بۆ ئافرەتە ئارام بێ لە ماڵەکەی خۆیە باشە خەمی لە دەستدانی ماڵەکەی خۆی نەبێت کە خەمی ئەمەی نەما ئەو کاتە خەمی تری بۆ دروستە بێ لایەنێکی تریش ئەتوانین بڵێن خەتای ئافرەتەکەیشی تایە بۆ چونکە ئەم ئافرەتە بێ سیر بکە ئەرکێکی ئیسلامی لەسەر شانە خوایەکیش لەسەرەوە سیرەکە قیامەتیش چاوەڕێیەکە کەواتە ئەبێ ئەولەویەت بدا بم کارە کە لە قیامەتە ئیستیفادەی لێەکە باقیەکەی بداتە دەستخوا پشت بەخوا بەسێ بۆ ماڵەکەی بۆ سمعەی بۆ مانەوەی لە ماڵەکەی خۆیان بۆ دەستگرتن بە ماڵەکەی خۆیە ئەبێ پشت بەخوا بەستی و لا بەلای ئەرکە دینیەکەی خۆیان بکاتەوە کە ئەمەی کرد بێگومان خوای گەورە ئەمیشی بۆ ڕازیەکە وەکو چۆن لە فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتووە هەر کەسێک خوای ڕازی کرد مەبەستی ڕازیکردنی خوا بێ خوای گەورە چواردەوریشی بۆ ڕازیەکە کەواتە تۆ بێ باوەڕت بەمە هەبێ باوەڕت بە کەلامی خوای گەورە هەبێ ئیشە دینیەکەی خۆت جێبەجێ بکە خوای گەورە ئەمانەکەیش بۆ ئاسانەکە هەتا ئەگەر ئیبتیلایشی کردی خوانەخواست بە شتێک قیچێکە وەکو هەموو ئیبتیلاکانی تر چەند کەسێ بەبێ ئەوەش ئیبتیلای ئەو نوع ئیبتیلایانێتە شوێنی بەس بێگومان ئەگەر کەسێک بۆ ڕازیکردنی خوا ڕۆشت هەنگاوینە خوای گەورە چواردەوریشی بۆ ڕازیەکە و ماڵێکی ئارامیشی پێبەخش کەواتە خۆش بە حاڵی ئەوانەی کە بانگەواز بۆ لای ڕێگەی خواکەن خوا ڕازیەکەن بێگومان خوای گەورە دنیایەکی ئاسان و ئارام و خۆشبەختیشان پێدا ئینشەڵڵا لەوە چ ئێستا خانمێ بە دیار شاشەوە دانیشتوێ بڵێ من وەکو مامۆستامینە ناتوانم بەشداری بەرنامەیە بکەم ناتوانم ببمە نووسەر ناتوان بمە بانگخوازە یان بە جۆرێ لە جۆرەکان لە تەعزیە و کۆڕووکۆبوونەوەیەکە مایکێکم لە بەردامراودا بنێن بتوانم دوو قسە بکەم ئایا بانگەواز تەنها بریتە لە قسە و لە نووسین یان بۆ نمونە هەموو ئافرەتێ لەسەر سنگی قاپشۆریەکەی خۆیەوە بە خوێندی زیکرێک یا بە پروەردەکردنی منداڵەکە یان بەوەی کە ڕێزی پیاوەکەی بگرێ یا بەوەی کە نەبێتە هۆکاری خۆشکردنی ئاگری غیبەت لەگەڵ دراوسەکانی ئەمەش بۆ خۆی بانگەواز ئایا بانگەواز تەنها نووسین و وتاربێژی بەرنامە پێشکەشکردنە یان بانگەواز زۆر فراوانترە گەورەترین بانگەواز بۆ ژن چییە؟ مثل لە سوورەتی بەقەرا خوای گەورە فەرمێ ولا تنكحوا المشركين حتى يؤمنوا ولعبد مؤمن خير من مشرك ولو أعجبكم ولا تنكحوا المشركات حتى يؤمن ولأمة مؤمنة خير من مشركة لا أخير آية كافر أولئك يدعون إلى النار والله يدعو إلى مغفرة وابزان بلى دو آية باسي هێنانی ژن بدەی بە مشرک یا ئافرەتی مشرک بێنی ئەفەرمێ مەیکەن بۆ چونکە ئولایکە یەدعونە ئیلە النار ئەوانە خەڵک بانگەکەن بۆ چۆ بۆ ناو ئاگر ئەی عەکسەکەی کەواتە ئەگەر ئافرەتی ئیماندار لە ناو ماڵەکەیە بێ ئەتوانێت داوای با پیاوەکەی و چەند مناڵی هەیە 4 هەیە 5 هەیە تۆ توانیوتە بە حیکمەتی خۆت بە دانایی و بە نەرمونیانی و بە دینداری خۆت چونکە نوری دین وایە هەتا لە ناختا بە قوت نەبێ چواردەوری ئەنی جسمیشە بۆ دیەکەیشە پاک نەبێ ناتوانانی بگەێنی بەدڵە پاکەکەی خۆت بە ڕەوشتە جوانەکانی خۆت تۆ توانیوتە لە ژیانی خۆتا مێردەکەت و چەند مناڵە هەیە لەسەر دین ڕایانگری کاتەمە داوەیە هەرچۆن پیاویش بە هەمان شێو چونکە لە ئاەتەکە وایە پیاو بۆ ژن بۆ پیاو یەکتری بانکەن بۆ ئاگریا یەکتری بانکەن بۆ باشت کاتە تۆ پیاوەکەت و مناڵەکانی خۆت بان کردو بۆچی بۆ بەهشت بەڵام بەچی بە هەڵگرتنی قورئان و سنت لە ناختا و پاکی خۆت و ڕەوشتی خۆت
درۆ مەکە بزانە مناڵی درۆزنتە بێ، خیانەت مەکە بزانە مناڵی خیانەتکارتە بێ. باشە کەواتە تۆیت داوای ئەمانەت کردووە جارە. باشە لە ماڵی باوکتە بە تاکید تۆ خوشک و برا و ئەوانت هەیە، چەندێ توانی و تە ئیسلامیانە لەگەڵیان مامەڵە بکەی، سیلە ڕەحمیان لێ جێبەجێ بکەی، بە مودەتێکی زەمەنی ئەوانی شوبان کردو بۆ سەر ڕێگەکەی خۆت. کەواتە داوا هەرەوە نییە مایکەی دابنیت و قسە بکەیت، هەرەوە نییە محاولە بکەی بەرنامەیە پێشکەشکەی. چەند ئافرەتمان هەیە بەهەشتی کڕیوە بە مناڵەکانی خۆی، بە پەروەردەی مناڵەکانی خۆی، چونکە دوودایی چەند مناڵ کەسانی سالم و ساڵح پێشکەشی مجتەماعەکەیەوە کەمە. کەواتە ئافرەتان داواکانیان یەکەم ئاسانە، دووهەمیش خۆی گەورە بەهرەیەکی وای پێداوە کادری پەروەردەین ئافرەت. مەسا فەرمودەکەش فەرمێ کەس دوو کچ لەبەر خاتی خوا پەروەردە بکانی، مەبەست نە باسی نووسینەکان نە باسی بەرنامەکان، کەواتە پەروەردەکردنیش بۆ خۆی کرۆکی بانگەوازە بۆ لای خوا. ئافرەت کادیرێکی پەروەردەیە بیوێ و نەیەوێ هەرچی بێت. پەروەردەیەکە پەنا بەخوا لەسەر خراپ و دزی و درۆزنی، پەروەردەیەکە لەسەر چاکی و پاکی و زمان خاوێنی. کەواتە تۆ کەسێکی پەروەردەیی، کەسێکی بانخوازیت، هەر خۆت یعنی تایەتی ئەو بەرەیی تایە، ئەتوانی لە ماڵەکەی خۆت و دەست پێ بکەی، ئیتر خۆی گەورە خۆشی بەرەکەتە نێرە. دەرگای چەند بانگەوازی تر لێکات، چەند شێوازی بانگخوازی ترت لێکاتەوە. یعنی نیەتەکە سافکە، لە ماڵەکەی خۆت و دەست پێ بکە، پەروەردەی مناڵەکانت بکە بەچیش. ئێستا لەخوا بەزەبە زۆر زۆر ئاسانە، هەر کلیکە لەسەر ئەنتەرنێت و جۆرەها شێوازی هێنانەوەی دڵی مناڵت پێڵێ، جۆرەها شێوازی هێنانەوەی دڵی هاوسەرت پێڵێ، شێوازی تەسەڕفکردن لە تەسەڕفی ناجەح کە بتوانانی جێگەدەست دیار بێ. شتەکان زۆر زۆر ئاسان بوو. ئێمە لە سەردەمی خۆیان 20 کتێبمانە خوێند و ئینجامانتوانی مەسەر مەقالەیەک دەربین مەقالەیە بنووسین، ڕۆژانە بووایە ئەو کتێبمان خوێندایەتەوە تا بتوانین مەسەن بۆ نووسینی ئاەتێک لە تەفسیر چەند کتێبمانە کردووە. دەی ئێستا هەر شامیلە دابەزێنە و کلیک لەسەری بکات چەند تەفسیر هەیە لەم دنیا هەمووی بۆیانە هەیە و تەفسیری و ئاەتەوە بیخوێنەرەوە هین لە دەوێنی علمی لێ وەرگرە. ئێستا وەرگرتنی علمیش ئاسان بووە، بەڕاستی شتی پەروەردەیش زۆر زۆر ئاسان بووە. ئیتر کەسان و بڵێن بەرپرسیارەتی خۆیان لە بەردەمی خوای گەورە بە تاکید ئەمانە نیعمەتە، لەتوسئەلون یەومەئذ عن النعیم. ئەم نیعمەتانە هەمووی لە ڕۆژی قیامەتە پرسیارمان لێ کرێ، شتەکە بۆت ئاسان بوو ئەو توانی بیکەی بۆ نەتکرد. مامۆستا دوێنە شەو یاداشتی کەسایەتێکی کوردم خوێندەوە، دەڵێ فەقێ بووم بە سودفە ڕێم کەوتە ماڵێک، من سەرخەوێکم شکان بە زێشتان چاوم نەبچۆخە و دایکە ئامۆژگاری کچەکەیە کردوە، دیار بوو لە کاتی گواستنەوە شتیا بوو، دەیگوت ئاوا بکە لە حاڵەتێکی هاڵێ ئەگەر منداڵ باش بێ یا پیاو باش بێ هەڵێن ژنەکە باش بۆ خرا مناڵ خراپ بێ و پیاوەکە بەرەوکاری دزێ و خراپ بە هەڵێن ژنەکانی. کەواتە ژن لێرە ڕۆڵێکی جوانی پێدراوە کە بریتێ لە بنیادنانی تاکەکان، لە ئاراستەکردن و ڕاستکردنەوەی ئەگەر پیاویش خراپ بێ ڕاستی ئەکاتەوە. بەستمەوەیە ئەگەر ئەم ڕووداوە تراژیدیە کۆمەڵایەتی قێزەوانەی کە ڕۆژان لە کۆمەلگاکە هەر لە کوشتن لە بڕین، کۆمەڵی خەڵکمان هەیە پەروەردەی مزگەوتەکانن، دەبینی هیچ کوشتنێک هیچ دزیەک هیچ خیانەتێ لەسەر دەستیاوان ڕوونادا، بەڵام ئەوانەی کە دوور لە پەروەردەی مزگەوت و پەروەردەی ئاینن ڕۆژانە خەڵک دەگوژن لە بەنزینخانەکانە، ڕۆژانە ئافرەتی خەڵک دەگوژن وێنەی ئافرەتی خەڵک بڵاوەکە. مەبەستمەوەیە ئەمانە تا چەند دایکێکی پەروەردەییان نەبووە کە سەرنجام ئەبنە دێوەزمە و دەبنە ئاگرێکی سووتێنەر بۆ کۆمەڵگەکەی خۆیان. وڵی کاک ڕاز ناتوانین یعنی قسەی ئەو ژنە بکەینە قاعیدە، چونکە بەرپرسیارەتەکە لەسەر شانی پیاوی شەو ژنیشە. مجتەمع خراپ بووە، هەردووکیان خراپیان کردووە. ئەتوانین بڵێن هەر بەڕاستی من ئەمە خەمە سەرشانی پیاوانی مسلمان کە بەڕاستی نەیانتوانیوە کچەکانیان خێزانەکانیان وا لێ بکەن هەمی داوایان هەبێ. یعنی چاکبوونی مجتەمع بە هەردووکیانەکرێ، خراپبوونی مجتەمعیش بە هەردووکیانەکرێ. بەس ئەو تاوانی کە ئەخرێتە بەست هەمووی ئەخرێتە سەر شانی ئافرەت، ئەوە زوڵمێکە کە بەڕاستی لە ئافرەتەکرێ حەق نییە بمێنێ. ڕاستەکەی و قسە لەناو کووردا هەیە، هەر ئەوترێ ینی دەستی تاوان دایمە بۆ ژنەکە ڕاکێشێکەوە زوڵمێکە بەرامبەر بە ئافرەتان کراوە. زۆر جار ڕاپێچی ئەو حاڵەتە کراون کە ئێستای بینین لە ناو مجتەمع. لەبەرەوە چاکبوون و خراپبوونی مجتەمع هەردووکیان لێی بەرپرسن، وەکو یەک لێی بەرپرسن، هەردووکیشان پێویستە محاولی چاکردنەوەی بکەن. ئەمەش کە بەڵێ مزگەوتەکان دائیمە بڕۆ بە تاریخا سیرکە و ئیسلام یعنی وەکو بڵێ هینێکی هەیە، شانازی و سەروەریەکی هەیە
لە تاریخ و دیراسە و لە گەڕان و لە لێکۆڵینەوە ناترسێ بۆ چونکە هەمووی بە مەسلحەتی ئیسلام خۆی تەواو بێ بە مەسلحەتی مسلمانان خۆی تەواو بێ لە هەر شوێنێکە مزگەوت دەوری هەبوو بێ کەسانی زۆر گەورە و خەمخۆر و پاک و دڵسۆزی پەروەردە کردووە لە هەر شوێنێکیشان مزگەوت دەوری لاواز کرابێ ئیتر بڕۆ سیرکە گەنجان لە جیاتیەوەی کەوا لە مزگەوتە و خێرێک ببیستن و خێرێک ببین و بەرەکەتێ بڕژێ بەسەریانە لە نێرگەلە خانەکان و پەنابەخواش قمار خانەکان و ئەوانە کۆبنۆ کە بەردەوام شوێنی شەیاطینی ئینس و جنە دڵ و ئەفکاری کەسەکە پەنابەخوا داگیرەکەن کەوای لێ بۆ وەرگرتنی پارەیە کەسێکی بێتاوان بکوژێ زوڵم لە کەسێ بکە دزی بکە ئەنواع حیەل و شێواز بگرێتە بەر بۆ زوڵمکردن لەم و لەو بۆی کە خۆی پێبژی خۆی پێ بەرزکاتەوە پارێکی پێ پیاکە ئەمە لە لاوازکردنی دەوری مزگەوتەکانە هەر کەسێک هەر دەوڵەتێک هەر کاربەدەستانێک دڵسۆزی میلەتەکەیان بن ئەبێ ڕۆڵ بگەڕێنەوە بۆ مزگەوتەکەیان بۆی کەوا مجتەمەعێکی ئارام بژی عەدالەتی ئیجتیماعی تیا بڵاو بێت چونکە لە مزگەوتەکان و کەسی زمان پاک دەست پاک داوێن پاک کەسێک ڕێز لە گەوراگرێ بەزەی بە بچووکایەتەوە ئەوانە بۆ پەروەردەکات زۆر باشە شوێنەوارەکانی ئەوەی کە ئافرەت لە بانگەوازە ڕۆڵی هەبێ ئەنی لەسەر خێزان لەسەر خۆی لەسەر کۆمەڵگەکەی سوقرات قسەیەکی ئەڵێ ئەگەر پیاوێ ڕۆشنبیر بێ تاکێ ڕۆشنبیر و بەڵام ئەگەر ژنێ ڕۆشنبیر بوو خێزانەیە بۆ خۆی ڕۆشنبیرەکە مناڵەکانی ڕۆشنبیرەکە و سەرنجام کۆمەڵگەش لە کۆمەڵی خێزان پێگاتووە ئەتەگەر خێزانی ڕۆشنبیر و خێزانی پەروەردەکرامانە بێ کۆمەڵگەیەکی دوو لە ئاشوو بوو ئەومان بۆ دروزە بێ شوێنەوارەکانی بە بانگخوازبوونی ئافرەت ڕۆڵی ئافرەت لە بانگوازی ئیسلامیات چه شوێنەوارێکی هەیە لەسەر خۆی لەسەر خێزان و تاکەکانی لەسەر کۆمەڵگەکەش بەتاکید ئەگەر بتوانین ینی بکرێ بە هەوڵ و بە کۆششێک ئافرەتان و پیاوان مشارەکەیەکی فعال بکەن بۆ بانکردنەوەی خەڵک بۆ سەر ڕێگە ڕاستەکە بەتاکید لە ماوەیەکی زۆر کورتە چۆن پێغەمبەر و صلی الله علیه وسلم هاوڵانی توانیان لەو هەموو زروفە دەرچن ببن بەو نمونە جوانە کە ئیتر هەر بەڕاستی شاعیرێکی وەکو مەحوی بە ئەڵێگەر کەسێکی تازە هاتوو بدا بەلای مەدینە عکسی پێغەمبەر ئەوەندە منعکیز بوون غەریبی تازە هاتوو دەیگوت ئەمە پێغەمبەرستانە کۆمەڵێکی ئاوا بۆ دروستە بێ ئەبێتە کۆمەڵێکی یعنی هەر بەڕاستی خۆی ئێستا بۆچی بانگەواز لاوازە چونکە خەڵکەکان خۆیان لاوازن ناتوان بگەێنن نمونەی جوانمان زۆر نییە ئەگەر نمونە جوانەکان چراکان زۆر ببن چرای پاک نەک کز و لاواز و دووکەڵەکە هەر بەڕاستی ئێستا چراکانی ئێستا دووکەڵەکەن چاوی خەڵک بەڕاستی کوێرەکەن خەڵکە و چرایی هەر نەویست ئەگەر دنیا بێ بە چراخان و کۆمەڵێک نمونەی زۆر جوانی مسلمان کاڵی چراخان ئەو ئاەتەی سوورەتی نور الله نور السماوات والأرض مثل نوره نمونەی ئەو نورەی کە خۆی گەورە ئەیەوێ لەسەر ئەم زەویە زیاد بکەیت بە ژنان و بە پیاوان و خەڵک چاوی لێکات چونکە ژیانی ئەوە بینێ ئارامە بۆ ئارامی ئاڕە ژیانی ئەوە بینێ دایمە خۆشبەختە دایمە لێو بە خەندەیە دائیمە متەفاعیلە بەرامبەر بە ژیان خەڵک بەدوای ئەوە ئەڕوە ژیانی ئەوە بینێ بینی یعنی لایەنی ڕۆحیەکەی پڕە و لایەنی جەستەی و چونکە ئیسلام وایە هەموو لایەنەکان پڕەکات هەموو لایەنەکان احتیاجی هەموو لایەنەکان تەواوکە کە ئەمانەی بینی لەسەر زەوی ئێمە خەڵکە بەدوای ئارامی و ڕۆحیاتی خۆش و بەدوای خۆشبەختی ئاگەڕێ نمونونەکانی بینی شوێنەکەوێ بەس نمونونەکەی نەبینی چرایەکە دووکەڵەکە و ئەژڵێ وەڵام من نورم پێەیە خەڵک ناوێ بۆ چێتی لەبەرەوە ئەوەی ینی پێویستە نمونونەکان زۆر بن نمونە جوانەکان خەڵکیش لێەوە ئەڕوات یعنی خۆ خەڵک نایەت قورئانەکە بخوێن و دابنیشی دیراسی قورئانەکە بکە خەڵک لە خەڵکە لە داعیەکان و لە نمونونەکان و سەیرەکە ئێوە چرا دووکەڵاوی بۆ چی ڕاستی زۆر باشە سەرقالبوونی خێزان بەگشتی و ئافرەتان بەوکۆی کە سەرۆکی ماڵن بەردەوام لە ماڵدان بە مۆدێلگەرایی بە جلوبەرگ بە میکیاج و خۆڕازاندنەوە سەرنجامیش ئێمە لە تۆڕە کۆمەڵاتەکان و زۆرجار ئەزانین لە میدیاکانەوە چیە گوزەرەگنام وەکو خۆم تا ئێستا سەر یەک ئەڵقەی تورکیم نەکردو لە تۆڕە کۆمەڵاتەکان نووسرا بوو کە فلیمێکی تورکی هەیە کە وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی 937 ئەڵقەی تا ئێستا لێ پەخش کراوە و هەر بەردەوامیشە ینی بە جۆرێ لە جۆرەکان خێزانی ئێمە ئالوودە بووە بەمەوە و بانخوازێ دەیگوت پرسیارم لە خانمێ کردو و تێتی ڕۆژانە 1 ساعات و چارەک
بەس خەریکی ڕەنگکردن و تاوشک بوونەوەی نینۆکەکانم پێشتریش نازان دەرمانێکی لێدەم بۆی ڕەونەق بداتەوە. ئەمە مۆدلگەرایی لەلایەک جلوبەرگ و ڕمیکیاج و خۆگۆڕینی بەردەوام ینی ڕۆژان ساعات و 2 ساعات وە سەرکردنی زنجرە دراماکان بە شێوەیە کە خێزانی ئەمەتەنیوە تا چەند کاری کردوتە سەرەوەی کە ڕۆڵی بانگەواز لە لای ئافرەتی ئەمە بە شێوەیەک لە شێوەکان هەم غیاب بێ هەم زۆریش کاڵ بێتەوە. دراماکان بەڕاستی خۆی ئەمە کاڵێ 900 حەلقە 300 حەلقە 180 حەلقە ئەمە خەتەریەکەی چییە؟ تۆ هەموو شەوێک نیو سەعات 3 چارەک دابنیشە بەدیار ئەم حەلقەوە ماوەی 900 ئەوەنە ڕۆژ تۆ دابنیشە بە دیاریەوە و بە تەئکید وات لێ ئەکاشتی ناو حەلقەکەت هەمووی بەلاوە ئاسایی بە چونکە هەر شتێک ئیدا تەکەڕەرە تەحەقەقە یعنی شتێک ئەگەرەوە دووبارە بووە تەحقیقە بێ و لەناو ناخە ئەچەسپێ بۆیە بینیت ئێستا ئەوانەی کە لەناو حەلقەکەی خەڵک بانگەشەی بۆ کاڵێ با تەبیعی بێت و قەیچەکە باوا بێ یا لەناو مجتەمەعی لەناو خێزانێکە ڕۆدا خەڵک زۆر بە تەبیعی وەریەگرێت چونکە ئەوەنەی بینیوە مەسەن خێزانمان هەیە هەر بەڕاستی هەموو خێزانەکە مسلمانن و هەیشانە بڵێن داوە بۆ لای ئیسلامەکە و بەڵام لە مناسبەیەکی بۆ گواستنەوە لە مناسبەیەکی حەفلا ئەبینی لە ناو فلیمەکە چی بینراوە لە خۆڕازاندنەوە و خۆ دەرخستن کە ئەگەر لای ئەو خێزانە پێش ئەم حلقانە پێش ئەم زروفە باز بکرایە هەر بەڕاستی سەریانە ئاوسە ئێستا خۆیان مناڵیان وایە مناڵەکە خۆی وایە زۆر بەلایش و ئاسایی چونکە شتەکەی بەلاوت یعنی زۆر ئاسایی بۆ تۆ گوناه ئاساییە بێتەوە بە زۆر بینین بە زۆر ئەی بۆی چی خی گەورە مەسەرم فەرمێ سزای زۆر قورسدا ئەنێ لەسەر و کەسی ئەگەر تاوانی زینا بینرا نابێ باسی بکە باسی شیکرە بێ هەشتا جەڵدەی لێ بدرێ بە چاوی خۆشی بینیوێتی 2 کەسیش بینیوانە 3 کەسیش نابێ باسی بکەن بۆ چونکە ئیشاعی فاحیشە ئەبێتە شتێکی باو طبیعیە بێتۆ لای یعنی تاوانەکە طبیعیە بێتە ئەم حەلقانش خۆرا بە ئاسانی دانراون ینی بە دیراسە دانراون بێگومان دەی بێڵە تا خەڵکەکە لای طبیعی بێت ئێستا ئەیمەش ئەبینین لەناو زۆرێک لە خێزانەکان ئەو شتە طبیعی بۆ تۆ خۆ دەرخستن وەکو ئافرەتانی کە لەناو حەلقەکانە هەیە ئەم کەسێکی مسلمانە بنەمای خۆی هەیە ئوسوڵی خۆی هەیە لە دینەکەی داوەشتی تری لێکراوە کە چێ بینی لە ئاسایی ئەوە کات و شتەکەش طبیعی بۆ تۆ بۆ چونکە ئەوەنە بینراوە شتەکە ئاسایی بۆ تۆ دەی لە ئیسلامە ئەڵێ بێ شتانە وەکو بڵێ گەمارۆ بدرێن گەمارۆ یعنی خەبەرەکەی بڵاو نەکرێتەوە لەیەک شوێنە بمێنێتەوە کەسی زۆر وەکو بڵێ دڵسۆز و خەمخۆر ئەگەر بازیش کرا لای ئەوانە باز بکرێت چارەی بکرێ بهێنرێن بڵێن حاڵاتی نەفسی و کەسانە چارە بکرێ باشە کەچی ئەمان حاڵاتی نەفسی و بۆ دروستەکەن ئەیکەن یعنی زۆر پەشێ و شێوا و ئەیکەنشتی واقعیش لێت و وەرەگیرێت کەواتە هێنانی و حەلقانە بۆ تێکدانی خێزانە بۆ تێکدانی تاکی مسلمانە کە زۆر باوەڕی بە زۆرشەتە بۆی سە باوەڕەکەی لاواز بۆ بۆشتانە باشە کەواتە ئەمانش تەسیرێکی زۆری هەبوو لەسەر کاتێ ژیاننامەیەکی بۆ من هەرەوەی مامۆستا مەلا عەبدولعەزیزی پارێزانی ئەدەیتێ کە 300 لا پڕێڵێ ناتوان بخوێنمەوە ئەگەر بۆ منە بڵێ خوێنەواریشم نیە من جمعی پێشوو مامۆستایەک لێرە بوو لەسەر صحیحی بوخاری ڕەزا ڕەحمەتی خوای لێ بە قسەمان کرد وتی ئەگەر هیچ سوودێکیشی نەبێ هەر ئەوەی بەسە کە جاری وایە لە فەرمودەیەکان 4 جا ناوی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تۆ 4 جا سەڵاوات لێدەی بەڵام خانمی ئێمە ناتوان هەتا زەڵاتەکەی دروزەکە وتاری مامۆستایەکی یانی بخاتە سەر هیچ نەبێ 5-6 سەڵاوات لەسەر پێغەمبەری خوا بدا کە ئەو مامۆستایە نیە نابێنێ کەواتە ئەوەی کاڵێ ناتوانم کتێب بخوێنمەوە یان بڕۆم بۆ کۆڕ و سیمینار و قورئان فێر بم خۆ لە بەرامبەر بەدیلی زنجیرە دراماکات وانێ وتارێکی ئاینی ئەگوێ لە من شاوی عەبدولباست بگرێت کە بەڕاستی دەروون ئارامەکەنەوە و ماڵیش پڕەکەن لە مەلایکە و لە نوری خوای ئەمەیان پێم وابێ خەمەکە ئەبێ گەورەتر هەڵگیرێ ئێمە نەمانتوانیوە وەکو مسلمان وەکو عالەمی ئیسلامی وەکو خەمخۆرانی عالەمی ئیسلامی مەتاکید بێمە ناکرێمە وەسایلێکی وامان لە بەردەسانیە پێویست بوو باشە ئێمە لەگەڵ زروفا دەرچوینایە دەرنەچوین بۆیە دواکەوتوین وەسیلە کۆنەکانمان پێیە ئێمە تایسە وەسیلە کۆنەکانمان پێ هەر ئەو ژیان نامی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خەڵک حەزەکە بیسرا و بینرا و مەسەلەن ئەوە ببینێ بۆ نەکراوە مەسەلەن عالەمی ئیسلامی خەم لەوە بخۆن
با ئەو 300 حلقە لەسەرەوە دەرەکات و 300 حلقە لەسەر پێغەمبەری خوا دەرکە. کۆمپانیایەکی گەورەی فیلمسازی دروستکە. باشە بینینی ئەصحاب الكهف و یوسف پێغەمبەر عەلەیهی سەڵات وسلام چەند تەئسیری لەسەر خەڵکەوە. ئەوەی ئیمامی عومەر چەند جوان و شەرعیە، چەند جوانە. ئەوەی حەسەن و حوسێن کە ئێستا شەر هەیە و لێ ئەدرێ تۆ بتوانە لەگەڵ زروفا دەرچۆ خەڵک دوا ناکەوێت گلەیش ناکەی لە بێگومان هونەر چۆن توانی عومەر موختار باتە ناخی خەڵکەوە یان چەندێ جوانی کرد. لەبەرەوە گلەیی ئەوە بەڕاستی لەسەر شانی مسلمانانە بەعام کەواتە فەراغەکە مسلمانان و هونەری ئیسلامی دروستی کردو و ئەوان هاتون پڕیان. بەڵێ چونکە لەگەڵیا دەرنەچیت ئەو ئەڕوات ئەو بەجێتە هێڵێت، یعنی ئێمەیان بەجێ هێشتووە هێهوتاژگەینەوە بۆ چونکە وەسیلەکانمان خەریکانی کۆنن، پێویستە تازە کرێتەوە، پێویستە ئەفکاری خەڵک. ئەو فلیمە گەورەی یوسف و عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ ئەصحاب الكهف ئەمانە گلەی لێکرا لەلایەن مسلمانان و کە نابێ بینرە و نابێ پەخش بکرێت. ئەو خەڵکی سەیری فلیمی 900 حلقەی تورکیت بۆکە بۆ شتێکی ئیسلامی ئاوانەهێنی خەڵکەکەی پێ لەسەر مفاهیمی جوانی ئیسلامی و گەورەی ئیسلام شان بیت. بێ وەسیلەمان پێشکرا. زۆر باشە، کاتی بەردامەکەم زۆر کەمی ماوە. چی بکرێ جارێکی تر من لای خۆمەوە بەرامبەر بە خێزان و کچەکەم، تۆ بەرامبەر بە کچەکەت، بەرامبەر بە بووکەکەت، بەرامبەر بە ئەوانەی دەور و بەرمان، بەرامبەر بە دایک و خوشکمان جارێکی تر ببنەوە بانخواز بەرەو لای خوارەوە چۆن خوا فەرمووە ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. چۆن ئەم سێ سیفەتە لە خۆیانە جێ بکەنەوە کە بێگومان هەمووشیان ئاسان. چی بکرێ جارێکی تر ئەرکی بەرپرسیارێت یا بەرپرسیارەتی و ئەرکی بانخوازی و گەیاندنی ئەم دینە بخرێتەوە دەست و سەرشانی ئافرەتانی ئێمە؟ وەڵای زۆر شت هەیە بکرێ، شتی گەورە هەیە بە ئێمە ناکرێ. ئەوەی کە ئێستا لەم زروفا بە ئێمە ئەکرێ گەڕانەوەی محەبەت و خۆشەویستی ناو خێزانەکان. پیاوان ئەگەر بە خەمی ئیسلامەوە هەن، ینی ئەگەر بە خەمێکی ئیسلام لە دڵیانایە، خەمێکی گەیاندنیان بانخوازە لە دڵیانایە، جێبەجێکردنی هەرکەکە لە دڵیانایە، پێویستە هەستێکی ئیستیقرارێتی خۆش بە کچەکانیان بە ژنەکانیان بدەن، بیشیان هێننەوە سەر وەکو بڵێ سەر ساحەی بانخوازی بە پشتیوانی لێکردن، بە بوارکردنەوە. لەم دەورەی زۆرەکرێتەوە مەسەن بۆ حەدیسە دەوراکرێتەوە بۆ بانخوازیە، با ئەوانە جمەیان بێت باو دەورانە بەردەوام باوکەکان بە ناوی خەڵک ناوی مناڵەکانیان بنووسن. ئێمە لە 1970 کە مەدرسەیەکی قورئان لە هەڵەبجە یەکەم مەدرسە بوو بۆ ئافرەتان بکرێتەوە. ئێستش یعنی نمونەی ئەو باوکە جای من کە مەدرسەکە کراوە یەک دەرس بوو، تقریبا 20 ئافرەت بووین مەدرسەکە دامەزرا پێی. بەس دوای ئەوە ئەبینین 6 پۆل 7 پۆل کرا بە 2 بابەت ئەوە نە خەڵک مناڵی هێنا و ناویانە نووسی. یعنی ئەو دیمەنم لەبیر ناچێ باوکێک هات دەستی سێم ناسێکچی گرتە بوو هێنای، وتی وەڵا وتوانە ناوە نووسنتمە باهێن با مناڵەکانم بێبەش نەبن تخوا ناویان بنووسن وەریان بگرن. باوک ئەبێ ئەوە خەمی مناڵەکەی هەبێ بۆ هێنانی بۆ ناو داوە، خەمی کچەکەی هەبێ. کچەکەت ئەگەر نەبیت لەو خولانە ناونووسی نەکەیت، حەزی سەرکەوتنی قیامەتی بۆ دروست نەکەیت، چونکە ئەو حەزەوە لە ئینسانەکە زۆربەی تاوان لاوازی باوەڕبوونە بە قیامەت. باوەڕی بە قیامەت بە قووەت بکە، با ئیش بۆ قیامەت بکە. بیهێنە لەم شوێنانە ینی دای بنێ بە خەڵاتی بکە کاتێکەوە سەرکەوتنیەک لە بوارێکی دینیە عیلمیە وەرەگرێ. باشە خێزانەکەت پڕ بکە لە محەبەت و خۆشەویستی، جا بزانە ژنەکەت کچەکەت چۆن وەکو پەروانە، چونکە بەس ئارامی و ئیستیقرارێتە. خێزانی فیرعون لەو ناڕەحەتیە داوای بەیتێکی کرد لە خوای گەورە، بەیتەکەی بۆ ئارامکە، ماڵەکەی بۆ ئارامکە، ئەوی دەتوانێت خزمەت بە دینەکەی بکە و خزمەت بە قیامەتی خۆی بکە. خۆ ئەمە بەڵێ ئافرەت دەگەڵ مارەکەیشی ئارام نەبێ بێ هەر بیکات، چونکە کارێکی ئیسلامی و لەسەر شانێتی. بەڵام پیاوان ئەمە بکەن بۆ خێزانەکانیان بە تەئکید مناڵەکانیشیان وا دەرەچێت. ژنیش لەسەر سنگی حاجە شوردنەکە بەدەم گسکی ناوماڵەکەیەوە دوعا بۆ مناڵەکانی بکە، دوعا بۆ کوڕ و کچەکەی بکە کەوا ئینسانی چاک و پاک و خواناسیان لە دەرچێ. باشە چونکە دوعای دایک و باوک زۆر زۆر گیرایە. پاشان خۆی درۆ نەکا بۆی مناڵەکەی فێری درۆ نەبێ، خۆی خیانەت نەکا بە مناڵەکەی فێری خیانەت نەبێ.
ئەو کاتە مشتەمەع لە چیۆ لە خێزانەکانوێ وردە بە ماوەیەکی زۆر کورت ئەگەر ئەمانە بکرێ بە تەئکید مشتەمەعمان پاک و جوانە بێ. بەڵام هەر بەداخەوە بۆ پیاوانیش وەڵا بۆ ئافرەتانیش ئەچن لە ناو خەڵک بانگەکەن و پەنجەی هەڕەشە بەرزەکەن و وایە خۆت لە ماڵەکەتە ئەوەی کە ئێڵیت محاولە بکە بزانە خۆت کردوتە وەکو پیاوانی سەحابە هەر لە بەخوا قسە نەکەیت ئاواژ نەکەیت هاواریش نەکەیت دەستیش بەرز نەکەیتەوە بەس بە ئەخلاقتە لە ناو دائیرەکەتە لە ناو ڕەفیقەکانتە لە ناو ماڵەکەتە خۆت پاک بە ئەوەی کە ئێڵەی بیکە بزانت چۆن ڕەنگەداتۆ چۆن لە ناو خەڵکە حەز بەمە دروستە بێ لەبەرەوە یعنی گەیاندنەکە والله ئەعلەم ئەتوانێت ئینسان بەم هینەکەمە کە ئێمە ناتوانین شتی زۆر گەورە بکەین ئەتوانین بەمە لە ماوەی ساڵێک ئەگەر هەمووی ئاوا بکە زۆر هەنگاوی باش بەرەو پێش بڕوە. زۆر سپاس بۆ بەڕێز خات و ئامین ئەستق عەبدوڵعەزیز نووسەر و بانکخوازی ئیسلامی سپاس بۆ ئامادەبوون لە بەرنامەی ئەمڕۆی بەفەڕ. بەڵێزان و خۆشەویستانم لە سەرەتای بەرنامەکەوە سپاس و ستایشێکی خوای گەورەمان بە چوارینەیەکی شاعیر و عارفی گەورەی کورد مەحوی کرد. کۆتایی بەرنامەکەش بە پێنج خشتێکی شاعیری گەورەی کورد بێخود دێنین کە لە وەسف و سڵاواتدان لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نووسیەتی دەفەرمێ خۆش ئەو دەمەی کە ڕۆژ و شەو تەوافەکە ڕەواقی تۆ خۆش ئەو سەرەی کە کەوتبێ لە کوچە و سوقاقی تۆ بە تیکە بێ دڵێ کە نەیبێ ئیشتیاقی تۆ حیاتی من ویساڵی تۆ مەماتی من فیراقی تۆ بەڵێ پەری خەیاڵی تۆ عیلاجی شێت و هارەکە هەتا تەجەلی خوا لە عالەما بکاڵ ظهور بە ئاگری گوڵی چەمەن چیا ببێتە کێوی توور بڵێن فریشتە و ئادەمی هەتا ئەبەد لە خوار و ژوور سەلامی حەق لەسەر مەهێ کە شەق ئەکا قەمەر لە دوور سەلاتی حەق لەسەر مەهێ کە ئەسپی خۆر لە غارەکە. درود و سڵاو نێرین بۆ گیانی پاکی پێغەمبەری پێشەوامان. ومێ دەکەم سوودتان لە بەرگە بابەتی ئەم ڕۆژمان وەرگرت بێ هەری کەس لە ئاستی خۆیەوە بێتە بانخوازێک بۆ گەیاندنی پەیام و ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە پێناو ئارامی و ئاسوودەکردنی تەواوی مرۆڤایەتی. تا بە یەکگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.